بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە بەرنمەیەشی دیکەی پەنجەمۆر لێرە لە شاری هەولێر لەگەڵ مامۆستا کەمال محێدین پارێزەر و هەروەها یەکێک لە ئەندامە دێرینەکانی پارتی دیموکراتی کوردستان و دواتریش لە ناوێچەتی نیشتیمانی کوردستاندا دەوری هەبووەوە هەروەها هاوڕێیەکی نزیکی مامجەلالیش بووە دیارە لەم بەرنامەیەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دێن و شایەتی لەسەر کۆمەڵی ڕووداوی گرنگی مێژوویەدا کە خۆی بەشدار بووە یاخو لە نزیکەوە ئاگای لێیان بووە. کاکەمال بەخێر بێتەوە بۆ بەرنامەکە. باس دەکەم کاکەوە دەست خۆش. ئێمە باسی ئەومان نەکرد کە تۆ بۆ خۆت چۆن بووی بە پارتی، چیە تۆی کرد بە پارتی؟ وەڵا کاکە کاوە ئەمن وەکو پێم وتی لە بیدایەتیەوە کە کەوتمە ناو ئەو ڕێچکە گرتن لەگەر برادران لە ڕێگای قوتابیانەوە بوو. پاش چەند ساڵێک طبعا لە ڕێگای وانەوە دەبایە بزانم پارتی هەیە و پارتی چی دەوێ. لە نەورۆزی 53 لە ڕێگای کاک محەممەد سادق کە ئێستا لە سلەیمانیە بووم بە ئەندامی پارتی ناوی نهێنیم خۆر بوو مانگانە 50 فلسم دەدا. کاک محەممەد وتی 50 فلس زۆرە. وتم کاک محەممەد من هەموو مانجل لە داکم وەردەگرم داکم دەمداتی 50 فلسم مانگانە بوو ئەو وەختی زۆر بوو 50 فلس. تەمێ بووم بە ئەندامی حیزب درێژەی نەدەمێ ئەوەی حیزب پێی دەوتون جێبەجێم دەکرد. چی بوو چیتان نەکرد مامۆستا؟ وەڵا ئێمە کۆبوونەوەمان هەت دەکرد. کۆبوونەوەکان ئێستا ڕسمم هەیە لە کۆبوونەوەکانە کە کۆبوونەوەمان لەگەر مەجید حەداد ئێمەی تەنزیم کردووە، مامجلال ئێمەی تەنزیم کردووە و حسامەدین تەیبی ئەمەی تەنزیم کردووە. بەڵام ئەوەی مستەمر بوو مامجلال وەکو مەدرسە وەکو قوتابخانەیەکی لە ماڵی خۆی دانابوو. 5 خەلیە 5 لە کۆیە 5 مەجموعی دەستنیشان کرد بوو. ئەو مەجموعی منی تێدا بووم، من بووم، سڵیق سادق بوو، کەریم ڕەزا بوو، بابە کەریم بوو، مەسەر بوو. ئێمەی دەبن لە ماڵی خۆیان کوردایەتی و لینیت و مارکسیت و برجوازیەت و اقتصاد و ئەو شتانەی بۆ شەرع دەکردی. وردە وردە ئێمە لە حیزبا پێشکەوتینە تا بوومە ئەندامی لیژنەی ناوچەی کۆیە. باشە ئەو بۆ خۆی ئەو کاتە پۆستی چی بوو لە ناو پارتیە؟ ئەو وەختە نەبوو بۆ ئەندامی کۆمیتەی ناوەندی، بەڵام ئەو وەختە لای کاک عومەر دەبابە بوو. کاک عومەر هانی دەدا کە ئیش بکە کە ئەو ئەفکارانە بڵاو بکاتەوە. بەڵام مامجلال کاوە مامجلال داینەمۆ بوو، داینەمۆ ماندوو نەدەبوو. ئەو قوتابخانەی لە ژوورێکی ماڕی خۆیان دانابوو وەکو کورسی و قەنەفەی دانابوو، چاو شربەتی بۆ دەینان و دەرسی دەدانێ هەموو 2 هەفتە جارێک و هەر کەسێکی نەجوو با خۆی تعقیبی نەکرد و هەتاکو نەبێ. دوای وردە وردە من پێشکەوتم بووم بە ئەندامی شانەیە کە مەسئولیەتم وەرگرت و ئاخری بووم بە ئەندامی لە 63 بووم بە ئەندامی ناوچەی کۆیە 53 لە ئاخیری بووم بە مەسئولی لیژنەی ناوچەی کۆیە. کە بووم بە مەسئولی لیژنەی ناوچەی کۆیە. مامۆستا ئەو کاتە بە ئاشکرا ئیشتان نەکرد؟ بەڵێ تقریبا بە ئاشکرا. خۆی بازە شت ڕووی دەدا مەسەلەن ئەگەر مناسباتی وەتەنی هەبا لە عێراق ئەوکانیان حەبس دەکرد و مراقبەیان دەکرد، بەڵام ئەو مراقبە بە شیدەتە نەبوو. ئەی مامۆستا دوایی تۆ لە بەغا ئەچیتە کۆلێژی حقوق لەوێشە لەگەڵ مامجلال لە من مامەوە لە گەهتاوە کونێ چوومە حقوق چوومە حقوق بوومە مەسئولی ڕێخستنی کولی حقوقی تەڵەبە کوردەکان و بوومە ئەندامی لیژنەی ناوچەی بەغدا. تقریبا من مامەوە هەتاوە کونێ کولێم تەواو کرد کە کولێم تەواو کرد لە عینی کات من لە حرەکەی توڵابی ممثلی یەکەمی ئیتیحادی تەڵەبەی کوردستان بوو. نوێنەری یەکەمی ئیتیحادی تەڵەبەی کوردستان بووم لەگەر ئیتیحادی ئەوە لە دوای 58 نیە؟ بەڵێ جا باسیەوەکەین مامۆسایی مامجلال بۆچی لە کۆلێژی حقوق دەرکرا؟ مامجلال کە چوو بۆ وارشۆ خوتبەکەیان ئەعلان کرد لە تەلەڤیزیۆن و لە رادیۆ تەلەڤیزیۆنمان نەبوو وەختی ئەمری قەبزی دەرکرا و لە کولێژ فەسڵیان کرد. 58 بۆ 59 گەڕایە سنفی 4 بوو کە دەریان کرد. مامۆساوانەی کە ئەو کاتە لە کۆلێژەکانی بڵێن لە بەغا لە زانکۆی بەخاوە ناتان خوێن ڕێخستنێکی باشتان هەبوو یاخۆ؟ زۆر کاکە کاوە ئێمە ئیوامان هەبوو مەسەن کوڕا ئاغا بوو دەبانگۆ ئەوڕۆ تۆ جێدێ خەبات ئمڕۆ تۆ بجیا دەکەی پێی عیب نەبوو نەدەترسا
جێزی خەبات یەک بە یەک جێزی دەدا و بیسفلسەکەی دێبڕێک تێگەشتی لە کۆبوونەوەکان هەموو حاضر دەبوون مثل من مەسئولی کە مەسئولی بەغدا بووم خۆشم مباشر مەسئولی لجنەی عولیای جامعەی بەغدا بووم تەڵەبەی کورد لە ئەوانەی ئەندامی حزبن کاک نەوشیروان بوو سەربەز بامڕنی بوو بەلە ڕەش بوو مەحموود عزت بوو لەگەر نەوزاد سای ئەمانە ڕێک و پێکیشیان دەکرد ڕێک و پێک تەنزیماتمان دەکرد کۆبوونەوەکانی خۆمانە کرد خەڵق ئەوە یەکتریان ئەوە پێش ساڵی 16 مامۆستا ئەمە تقریبان لە 66 من هەتا 66 لێرە مختفی بووم کە عەبدولسەلام کوژرا برادەران لەگەر عەبدوڕەحمان عارف مفاوزەیان کرد ئەمن نەخلی بەغدا بووم باشە لەوێ ئەو کاتی مەسئولی لجنەی عولیای تەڵەبە بووم و مەسئولی تەنزیماتی بەغداژ باشە بەڵام مامۆستا گەر با ئەوەندە ینی تۆ 10 ساڵ پێش کەوتی با بێنەوە بۆ 58 گۆڕانکاری چی ڕوویدا کە عەبدولکەریم قاسم هاتە سەر حوکم و مەلیشیەت نەما وەزعی کورد باشتر بوو یاخود لە سەردەمی مەلیشیا باشتر بوو وەزعی کورد کاکە کاوە ئەگەر لە ڕووی استقرار و لە ڕووی بۆ ژانەوەی اقتصادی وەزعی کورد لە عینی باید باشتر استقرارێکی کولی استقرارێکی تام هەبوو وەزعی عالم زۆر باش بوو لە زمانی مەلیشیا من مثل لە عایلەی خۆمانەوە ینی ئێمە حەف خانومانە بوو لە کورد ینی باوکم پارە پیاوێکی سەخی بوو بەس ئاخر لەلایەنە نەتەوەیەکەی لەلایەنە نەتەوەیەکەی خەباتی نهێنی بە قووەت بوو خەبات دەرەچوو نرکەی جوتیار دەرەچوو ڕزگاری دەرەچوو برادەران لە هەموو مناسبات نەورۆزیانە کرد حکوومەت بیە لێ نەیەلێ ئێمە لە 57 تا ڕسمم هەیە ئێمە نەورۆزمان کردووە بەشی زۆری تەڵەبەی جامیعەی بەغدا بە عەرەب و تورکمان و بە مەسیحی و بە شیوعی و بە قەومی هەموو داهاتن و من وەستاوم بەجلی کوردی خوتوە دەدەم بە مناسبەتی نەورۆز وەزعمان زۆر ئەوە نەبوو لە زمانی ئاهلی باید ئەوەندەش خراپ نەبوو بەڵام وەزعی اقتصادەمان باشتر بوو وەزعی ئەمنی باشتر بوو بەڵێ مامۆستا باسی ئەوەی ینی باسی نرکەی جوتیارێک کرد بەڵێ ئەمە گۆوارێکی جوتیارانە بوو جا هەر لەو پەیوەندی ئەمێ مەجلەیەکی 12 سەفحەیی بوو 8 سەفحەیی بوو ئەمێ ئەو پرسیارە بکەم ساڵی 52 ئەوەی کە بزوتنەوەی جوتیاران لە ئەوە چییە؟ ئێوە دەورتان هەبوو پارتی دەوریە بوو یاخود ئێوە شوێن شوێیەکان کەوت ئێمە شوێیەکان دەورێکی باڵایان هەبوو خواحقە چونکە ئەوان خەڵقیان هەبوو ئەوان تەنزیماتیان هەبوو بەڵام تەنزیماتەکەی ئێمە کوردایەتەکەی زۆر پێوە دیار بوو زۆر یعنی خەڵقیش ڕەنگە بعضیار تەعنیان لە ئێمە دەدا ئێمە یەک دوو ئاغا ئەندامی ئێمە بوون مثلا ئەحمەد حەمەدەمین مثلا مشیر ئاغا مثلا کاک عەلی دزەیی ئەوانە ئاغای هەولێر بوون بەڵام ئەندامی ئێمە بوون شوێیەکان بەوە تەعنیان لە ئێمە دەدا بەڵام ئێمە تەنزیماتی زۆرمان هەبوو ئێمە لە ناو جوتیاران ئاینتان هەبوو لە ناو جوتیاران ئێمە مەلا عەوڵا مەسئولی حەرەکەی جوتیاری بوو لژنەیەکیان هەبوو ساڵح شێرە بوو مەلا ماتۆر بەڵام پیاوێکی ئازا پیاوێکی بەنیشات پیاوێکی ڕێک و پێک و فەلاحیش بوو عەمەلە بوو عەمەلی سکەی حەدیدی بوو لە دەشتێ سکەی حەدیدی نەدەی گۆڕی ئەولە ساڵح شێرە بوو حەسەن مستەفا بوو مەلا عەوڵا بوو سید مەجید بوو باشە بەس مامۆستا دەورتان هەبوو لەو بەڵێ ئەگەر ئێمە نەمان کرد بە هەموو وا بە گەورەی نەدەکرا بەڵام فەلاحی ئەی بۆ بە ناوی شوێیەکانەوە ڕۆیشتووە شوێیەکان دیعایان زۆرتر بوو مەسەلەن دەچوو کاغذ نووسراوێن دەنار لە بۆ مووسڵ دیعایان بۆ کرد نووسان بۆ کەرک و دیعایان بۆ دەکرد ناردە بەغدا دیعایان بۆ دەکردن ڕسمیان دەناردەوە ڕسمی فلان و فلان و مشکلەکە مامۆستا ئەو گۆڤار و ڕۆژنامۆشتانی کە دەرەچوون با بە کەمیش بێت و چەند لاپەڕێ بۆ من ئەمانە هیچ ئاساوەلێکیان ماوە لای ئێوە مامۆستا تەبەن ماون ئەو نرکەی جوتیارە نرکەی جوتیارەکەش ماوە ئێستا لە سلێمانی هەیە جارێک کاگالی تەلەفۆنی بۆ کردم وتی کەمال وەرە بۆ لام چوون بۆ لای
وتی کەمال ئەم علاگەیە دەبێتە کەرکوچێ فندق شەهرزاد باڵە پیاوێک لەوێ پێدەنین ئیبراهیم ئەحمەد ئەمە ئیبراهیم ئەحمەدم نەدی باڵە هەر نەشم بیست تێگەیشتی تەسلیمی ئەوی دەکەی وتم باشە چی تایە وتی میوەی تێدا هەرمی و ترێ باڵە کاک عەلی تومەس تەبەقەت کە هەرمی و ترێ لەبنەوە دانابوو لەوێشەوە نایلۆنیشی دانابوو نرکەی جوتیارەکە خزبە سەر لەسەر دوای هەرمی ترێ دانابوو نانۆکی پێدادا بوو چروشی لەسەر دانابوو تۆش بێخەبەری ئەمە نازانم ئەم نازانم باڵە چوومە علاکەم لێ وەرگرت چوومە گەراجەکە نزیک بوو خاڵم لە وێندێری سەرپەرشتی ئەوەکی دەکرد چوومە کەرکوچ فندق بە ساقم بۆ بم بە فندق شار بردمێ فندق شارزا سعات 11 بوو لە بیرمە 11 پێشنی بوو باڵە کە چوومە ژوورێ ساڵی چەندە مامۆستا ئەمە وا بزانام 53 52 بوو باڵە من صنفی سێ بوو باڵە من صنفی سێ متوسطە بوو وتی چیشت پێویستی وتم وڵا کاک عەلی عەبدوڵڵا و علاگەی بۆ ناردوو باڵە وتی ئەغە من وتی لێرە بە ئێستاکانە ساحیبی دێ دەیبە وڵا تقریبا نیو سعات کەمتری پێچوو کوڕێک هات شەرواری لە پێ بوو پشتێندی نەبوو کۆچۆک شەرواری لەبەر بوو بەڵام پشتێندی لەبن گەنج بوو هاتو علاکە برد و ڕووی پاش ئێوارە یەکێک هات منی بردە ماڵی کاکبرای باڵە ماڵی کاکبرامی سەفینەیەک سینەمەیەک لەو بەری خاسە هەبوو جسرێک بوو پەڕینەوە لەوێندێ لای ماڵی کاکە حاجی مەحمودی وڵا لەوێندێر دانیشتم و بە خراتی گەرمی کردم و وتی تۆ چ دەکەوتم وڵا من تەڵەبەمە سنفسێم تۆستەمە وتی کاک عەلی چۆ دەناچی وتی کاک عەلی خاڵم وتی زۆر سەلامی لێ بکە پێشی ناوێ من کاغەزی بۆ بنووسم لێ شتەکە گەشت هەر پێی نەوتم شتەکەت وتی شتەکە گەشت وڵا خەواتە تۆ یەکەم جار لەوێ مامۆستا ئیبراهیم یەکەم جار لەوێ ناسی باڵێ مامۆستا و گەباسی دوای بڵین 58 کە ئینقلاب ئەگرێت و عەبدولکەریم قاسم تۆ بۆ خۆت وەکو کەسێکی حقوقی پێ دوایەوە شۆڕش و یاخود ئینقلابێکی ئاسکەری وڵای ئینقلاب شۆڕش نەبوو نا ئینقلاب جارێ ئەوەلان ئینقلاب شۆڕش جەماهیر دەیکا ئەحزاب دەیکا ئەی بۆ بە شۆڕشی 14 تەمووز ناوێت ئەخر ئەمە خەڵقەکە ئەوەلان کاکە ئەمە کاکە کاوە لەبیر نەچێ شوێیەکان ئەمن ڕەنگە هەر من ویت بیتم حیزبی شیوعی یەکەمین مەدرسەی وەتەنیەت بوو لە عێراق یەکەمین مەدرسەی وەتەنیەت بوو لە عێراق بەڵام زۆر زەربەی لە مەدرسەکەدا و زۆر زەربەشی لە میلەتەکەدا ئەم خۆبەستنەوە بە ئەحزابی شیوعی و خۆبەستنەوە بە حیزبی مۆسکۆ و خۆبەستنەوە بە فڵان و فڵان و فڵان ئەمە وای لێکردن ئەم گەورەترین تەصحیە حیزبی شیوعی داوێتی لە عێراق تێگەیشتی تا ئێستاکانە ڕئیسی حیزبێک لە عێراق ئەعدام نەکراوە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێک لە عێراق ئەعدام نەکراوە حیزبی شیوعی هەموو ئەو تەصحیانی داوە بەڵام لە نەتیجەی عقل تشتی و خۆبەستنەوەی بە حیزبی شیوعی عێراقی و کەمبوونەوەی فکری کوردایەتی لە ناوانە وای کە حیزبی شیوعی خۆشی تووشی ئەو مشکلە بێ خۆشی نەگاتە ئەو هەدەفێکە هەیەی ئەوان ناویان لێنا سەورە چونکە تەئیدیانە کرد چونکە عەبدولکەریم قاسم جارێ ئەوە شیوعی نەبوو عەبدولکەریم قاسم حتا ئەندامی حیزبی وەتەنی دیموقراتیش نەبوو ئەوە درێژە دێچێشی دەنا بۆ باز دەکەم چۆن لەگەر وەتەنی دیموقراتی عێلاقەی بەست عەبدولکەریم قاسم چونکە محەممەد حەدید دەڵێ من مدیری شەریکەی زیوتی نەباتی بووم زابتێکی متەقاعدمان لابوو ناوی ڕەشید مطلق بوو ڕەشید مطلق ڕۆژێک هات بە منی وت ئەوە 56 بە منی وت حرەکەیەکی وەتەنی لە ناو زوبات هەیە بە ناوی زوباتی ئەحرار دەیانەوێ علاقەتان لەگەر پیاکەن محەممەد حەدید شخصی دومی وەتەنی دیموقراتی بوو پاش کامل جادرچی محەممەد حەدید دەڕێ کە وایان بە من کۆبنەوەم لەگەر حسێن جەمیل و کامل جادرچی کردەوەم پێوتن وتیان باشە ئێمە قسەیان لەگەرەکەین و ئاشنایی پیا دەکەین و وردە وەردا ئاشنایان پیا کرد بەڵام لە کاتی شۆڕشیش وەتەنی دیموقراتی داخلی حرەکەکە نەبوو داخل نەبوو وتی ئێمە داخل نابین چونکە ئەوانە زابتن نازانن عەقلیەتیان چۆنە وەلەو عەبدولکەریم قاسم هەڵێ دۆستی ئێوەم بەس مامۆستا پێشەوە خۆ لە بینی حیزبی باس و حیزبی شیوعی و ئەمانەیە هینێکە بوو یانی لە 56 لە 56 مەسەلەن
مثلا حزب الشيوعي العراقي قبولی نەکرد ئێمە داخلی جەبهەکەبی لە 50 ئەوان قبولیان ئەوان نەکرد یا قبولیان باسیەکان ئەوان قبولیان نەکرد بەڵێ ئەوان قبولیان بۆچی وتیان ئەیوانە برژواجینە و ئاغا و ڕەچوی کۆنەپەرستنەوە ئەوان زدی حیزبێکی تایبەتی بوون بۆ حرەکەی کوردی ئەللا ئەگەر حیزبێکی بنسێبەر دروستکەن کە عایلی خۆیان بی ئەوان لە ئەساس فکرەکەیانەوە بوو کەواتە ئەوان ئەکرێ بڵێن شۆڕش نەبوو دژی کوردایەتی بوون حیزبی شوێی دژی کوردایەتی بوو ئەمن ناڕێم دژی کوردایەتی بوون یعنی بەڵام ئەوان دەیانوت ئەگەر مەسلحەتی حرەکەی طبقەی عامیلە و مەسلەی حرەکەی شعوبی عالەم و سلمی عالەمی تعارضی کرد لەگەر حرەکەی کوردی ئێمە حرەکەی کوردی شەقتی هەڵەدەین دەچین ئەولە بەس بەڕاحەت و سەراحەت وانم کاک عەلی دەڵێ من پێم وتم هەر وەختێکی حرەکەی کوردی مەساڵحی ملەتی کورد تعارضی کرد حتا لەگەر ئومەمی عالەمی من ناچم بۆ لای ئومەمی عالەمی دەچم بۆ لای حرەکەی کورد دەڵێ ئەو کاتی من شیوعی بوو دا فەرقەکە ئەوە لەگەڵەوە شاخۆ چەندین ینی بەرپرس و ئەندامە گەورەکانیان کوردی ژوونەوە ئەخرەوە ئەوە دەین چیە ئەوە وەکو مامۆستا بەهادین نووری پێنج سکرتێری حیزبی شیوعی کوردبوون بەڵێ ئەمە من دائما وەلێک دەدەمە و کورد دائما حەزی دەکرد لە پێشەوە معارض بی سنجی دەرپەڕێنی بڵێ من ئازام ویلا خەڵق پێشەوە بێتە کورد پەروەر چۆن دەبێتە شیوعی یعنی ئێستا دەیانگووە گەر لە مۆسکۆ باران باری دەبی لە کۆی چەتری هەڵە چۆنە بێوە حاجی برام ئەلێر چەقویان لێت ئێستا ئەوە لێرە مەوجود شیوعیەکان غەڵەتێکی گەورەیان کرد بەڵام من دەڵێم گەورەترین تەسحیاندا یەکەمین مەدرسە بوون و نابێ ئیهمال بکرێن بەڵام من بە کاک کەریم ئەحمەدم وت پاش ڕاپەڕین من لە بەغدای هاتم چوم کاک عومەر دەبابە ببینم لەگەڵ برادران کاک کەریم ئەحمەد هات قسەمان کرد و یەکتر دەنا مامۆستای ئێمە بۆ کەریم ئەحمەد مامۆستای ڕیاضە بوو وەلوە مەوزوعەکەشت دەگۆڕم کاکە زیاد بە کاک عەلی گوتی بۆ من زۆر عەیبە کەریم ئەحمەد مامۆستای سانەویە هی ریاضەی ئێستاکانە دەرکرایە سندوقك قۆر لەسەر شانی دادنێک کرێکارە دەچێتە سەربان قوڕەکەی جارێکی دیگە دەچێتە سەربان پێ برێ کرێکاریە نەکە هەموو مانجێ من 6 دیناری دەدەم کاک کەریم ڕەفسی کرد وتی من ئەو پارەم ناوێ قوڕەکەدا تێگەش ئەو تەبیعەتیان هەبوو بەڵام ئەوەندە خۆیان ڕەبت کرد بوو بە رووسیا و ئەجار پار بوو پێرار بوو حەسەن کاکە کتێبێکی دەرکرد مەسئولی لژنەی مەحەلی کۆیە بوو ئەڵێ کە شوێیەکان دەچوونە مۆسکۆ دەهاتنەوە پشتیوان دەینا دەیانگو ئەوە لە مۆسکۆ دروستکرایە و ئەوە نازانم چێ دروستی کردو عەقلی ئێمان وا سوستبووە ئەگەر مۆسکۆ برێ مازڕەشە دەبێ ئێمە برێ ڕەش مامۆستا کە باسی هەر ئەوەی دوای شۆڕشەوەی تۆڵەی عەبدولکەریم قاسم بەڵێ ئەوەی ئینقلاب بۆ خەڵکی تەڵێ شۆڕشەوەمانە بار حاڵێمە واز لەوە بێنینەوە ڕەنگە مێژ و نووسەکان دوایی زۆریان لەسەر وتووە گۆڕانکاری چی ڕوویدا کە ئەوان هاتن بە تایبەتی یەکێ لەو شتانی کە باز دەکرێ ئەڵێن هاتنەوەی مەلا مستەفا ئێوە ئەو کاتە وەکو قوتابیان و وەکو پارتی و ئەمانە چۆن پێشوازیتان لێکە لێوە چۆن ینی ئەڵێن خەڵکێکی زۆر پێشوازی کردووە تۆ بۆ خۆت یەکێ بووی لەو ئەندامە چالاکانی کاکە کاوە خەبەری هاتنەوەی عەفوکردنی مەلا مستەفا بە ڕەحمەتی بێ و هاتنەوەی مەلا مستەفا وەکو ئەوە بوو بەهەشتێکت بۆ بێ لەلایەن خەڵقەکە ئەوەندە دڵخۆش بوو چونکە خەڵقەکە شەوێ لە بن لێفە ڕسمی مەلا مستەفای تەماشا دەکرد کە لە ناو گیرفانی بوو مەلا مستەفای زۆر خۆش دەویست خەڵقەکە ئومێدی ئەوە بوو کە مەلا مستەفا ڕۆژێک لە ڕۆژان بتوانێت بگەڕێتەوە خەڵق بیبینی کە عەفویان کرد جارێ ئەوەن هەر هەموو شعبی عێراقی خەر شعبی عێراقی لە بەسرا استیقبالی مەلا مستەفایان کرد و بە ممثلینی هەموو ئەحزابەکان هەموو قەومیاتەکانی وێ یاریدەدەری و هاوکاری بوون کە هێنانەوە بەغدا دوای لە بەغداش پێشوازی کرا هیچ وەختێک پێشوازی کەس نەکراوە وەک ئەو پێشوازی مەلا مستەفا کرا لە بەغدا و خانوویەکیاندایە باشترین خانوو هی کوڕەکەی نووری سەعید بوو لە پشتی ساعت و حورمەتیان گرت معاشیان بۆ بڕیەوە یارمەتیاندا ڕێزیان گرت و مەلا مستەفاش
لە بیدایەتی وتی من سەربازێکی عەبدولکەریم قاسمم، عەبدولکەریم قاسم چاکەی لەگەر من کردووە، چاکەی لەگەر ملەتی کورد کردووە و ئێمە لە چاکەی دەرناچین. بەڵام دوایە وردە وردە دوژمنانی کورد، دوژمنانی عێراق، دوژمنانی کردەوەکانی عەبدولکەریم قاسم وردە وردە ئەخباری خراپی ئەولایان بۆ ئێمە دەنەوەی ئەمەیان بۆ ئێوە دەبرد. هەندێک زابتی قەومی کۆنەپەرستی شەبوون ئەویان پێخۆش بوو، ئەو جەوە خراپەیان دروست کرد کە شۆڕشی ئەیلول دەست پێ. شوێیەکان دەوریان هەبوو لە شوێیەکان دەوری خراپیان بۆچی خۆوان ئەڵێن ئێمە هەمیشە مەسەلەن دیسان لەگەڵ ئاشتیا بووین و ئەوەی مەسیری مامۆستا تۆ واتە سەور مەکە من لە بەربەی شوێی نەبوومە. من ئێستاش نووسین بە نووسین مەتحیم شوێیانم کردو، بەڵام ئێمە باسی مێژووەکەین ئەم مۆزوعی شوێیان ئەم مۆزوعی شوێ ئێستاش خۆ باوەڕیان بە مەلا مستەفا نەبوو کە ئێمە خلافمان لەگەر مەلا مستەفا دروست چوونە پار مەلا مستەفا زەتیە. ئەوان لە ئێمە دەترسان وەکو حیزبێکی پێشکەوتوو، وەکو حیزبێکی مەبدەئی، وەکو حیزبێکی منەظەم، وەکو حیزبێکی جەماهیری خەتەرین بۆ شوێیەت کە پێم گوت مامۆستا کەریمەستەکانە وەختی ئەوە هاتووە ئێوە ناوی خۆتان بگۆڕن. شوێیەت لە عێراقا ناخوە 160 شیعەیە سەر بە حوزەی علمی و ویلایەتی فەقیهن، دوایە قەومی عەرەبی هەیە، ئێوە ئیدارە ناکەن، ناوی خۆتان بگۆڕن، ناو چییە؟ بیکەنە حیزبی اشتراکی، حیزبی دموکراتی وەتەنی. وتی مامۆستا کەمال ئەمە توڕاستێکی سیاسیەوە، ئێمە وتی هەرچەندە لە مۆتەمەرا ئەو نەزرە هەیە کە ناوی خۆمان بگۆڕین، بەڵام حیزب موافقی نەکرد و ئەمە توڕاستێکی سەرمایەکی توڕاستی سیاسیە دارەکەینەوە دوێک لەبەرەوە شوێیەکان ئەو عقدەکان ئەوە بوو. ئێستا مەسەلەن ئەمە ئەو برادرانە من زۆر زار برادرم هەنا، یعنی من حیفم دێ ئەو تەسحێ دەدەن. مەسەلەن ئێستا حیزبی شیوعی کوردستان هەیە، چ پێش دەخا لە حەرەکەی کوردی؟ من لە تۆ ئەپرس وەکو خوێندەواری چ دەکا؟ دەمێک لە گەرمارە مەلا مستەفا، دەمێک لە گەرمارە مەلا مستەفا و دەمە لە گەری ئێمەوە دەمەکە ئەلا کولی من نامەوێ ڕخنەی توندیان لێ بگرم. زۆر باشە مامۆستا پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان. دووبارە سڵاو بەڕێزان، درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ پارێزەر کەمال مەحێدین. کاکەمال شتێک کەبیرم چوو دێپرسم کە کودەتایە خۆ شۆڕشی بڵێن ساڵی 1950 شوێیەکان و پارتیەکانی شار ئەو ڕۆژە یەکیان لەوانە بۆ خۆتی ئەکەونە بەشان و باڵی عەبدولکەریم قاسم و شۆڕش و ئەوانە هەڵەدەن. بەچی ئەزانیتان کە ئەمە باشە بۆ کورد؟ خۆیەوە هیچ ئاگایەکتان لەو شۆڕشە نەبوو؟ ئێمە وەکو حیزب هیچ ئاگامان لێ نەبووە و هەروەکو وتم وەتەنی دیموکراتی وەکو حیزب، محەممەد ماهدی کوبە وەکو حیزب، ڕەنگە حیزبی شعبیش ئاگای لێبوو بێ، بەڵام ڕۆژی تەنفیزی حرەکەکە هیچیان نیان دەزانی. حیزبی شیوعی چونکە هەندێ لە زابتەکان لابەلا سەر بە شیوعیەکان بوونە ئەگەر ئەندام نەبوو بن. مەسەلەن ماجد، مەسەلەن وەسفی، مەسەلەن ناوەکانم هەموو لەبیر نییە، هەندێکیان مەسەلەن فەتاح شاڵی. باشە ئەوە شوێیەکان وە بەس پارتی ئێوە بۆچی ئێوە ئەوە شاگەشکە بوون لە ئەوەلان جاوەڵاوە سوالێکی مهمە ها خەڵق ناتوانێت جوابی بداتەوە، بەڵام ئێمە لە بەیانەکە و مەوزوعی وەتەنی دیموکراتی وای لە ئێمە کرد کە پێشوازی لێ بکەین، چونکە بەیانێکی چابوو، نقطەیەکی زۆر مهمی تێدا بدەرێ عەرەب و ئەکراد شوڕەکان لە وڵاتە، ئەمە نقطەیەکی مهم بوو. یعنی من بەلای من ئەوە جەوهەری ئەوە بوو کە ئێمە ڕاکێشە تەئیدی حرەکەکەی عەبدولکەریم قاسم و ئێمە پاش ئەوەی بازە تەفاسیلمان زانی
زیاتر چوینە پشتگیری عەبدولکەریم قاسم بەڵام دوایە وەکو بۆم باس کردی بەسەبەبی زابتە کۆنەپەرست و شۆڤێنیەکان بەسەبەبی مووقفی تند و تیژی حیزبی شیوعی بەسەبەبی هەندێک مەشاکلی با بڵین ئەمریکا و ئینگلیز کە عەبدولکەریم قاسم کەوتە لای سۆڤێت و شیوعیەکان و دەرەبەگەکانی کۆیە و هەولێر و بیتوێن و ئەوانەش دەوریان هەبوو. باشە ئەی مامۆستا ئاڵای عراقیش گۆڕانکاری بەسەرا هات یا هەر عینەن ئاڵای عێراق گۆڕانکاری بەسەر نهات بەڵام شعارەکە گۆڕا شعارەکە بەڵێ دوو سمبول بوو گوڵە گەنمک و گوڵە جۆیەک خەنجەرێکی لە ناوەندێ بوو گوڵە گەنمەکە سیانزە دنکە کە ئێمە لەگەر سکرتارێتی ئیتیحادی عامی تەڵبەی عێراق چوین بۆ زیارەتی عەبدولکەریم قاسم چوینە ژوورەکەی ئەوە دانیشتبوو لەسەر کەڕەوێتێک دیار بوو تازە نانی بەیانی خوارد بوو تەماشای تەلەڤیزیۆنی دەکرد دانیشت بوو کە ئێمە چوین ئەو هاتە بەردەرگەکە استقبالێکی باشی کردین و دانیشتین و بە سکرتێرەکە گوتی شعارەکەم بۆ بینە شعارەکەی دانا وتی ئەم شعارە وەصفی کرد ئەمە سمبولی گەنمە و ئەوە جۆیە و ئەوە خەنجەری کوردیە و ئەوە لەولەبی سناعیە و وتی بەڵام ئەوەی کە جێ سەرنجە شتێکە ڕەنگە کەس نەیزانی ئەویش ئەوەیە دنکە گەنمەکانی سمبولەکە سیانزەیە لە مصەمیمەکەم پرسی ئەوی ئەوەکەی دانایە شعارەکە وتمەوە بۆ سیانزە دنکە وتی داما بە شەرمەوە وتی وەڵا سەیدی عەدەدی حروفی ناوی جەنابەت سیانزەیە بۆیە من سیانزە دنکەم دانا وتی لە کادا ژۆر وتی پێم لە کادا شۆر شلۆنی سیر وتی کابرا زۆر تەریق بووە زۆر ئەوە بوو وتی دوای هێورم کردەوە تەمەنەوە ئێمە لەوێ نەبووین کەەوە قسەکەمان بۆ دەجار وتی هێورم کردەوە وتم قەی ناکات تۆ بڕۆ ڕقەمەکان عەدەدەکە بگۆڕە بهینەوە شتێکی چاکە و ئەمن مەمنونم پاش هەفتەیەکی نایەوە عەبدولکەریم قاسم دەیژمێری هەر سیانزەیە بە ڕایت فەهمیە ڕایت فەنار سکرتێرەکەی بدات و دەچوو وتی خەلیشی سێوی خەلی سێوی ڕوو وڵا ماوە سیانزە دنێک لەسەر عەدەدی حرفەکانی عەبدولکەریم قاسم زۆر یارمەتی ئێمەیدا و زوتی من ئێوە بە منەظەمەیەکی حکومی ئەزانم من تەقدیرتان ئەەکەم نشات و ئەوە چی پێویستی بۆتان ئەەکەم لەوێ مادی پێیوت گوتی مؤتەمەرەکە دەبستین بەڵکو مساعدەی مالی ما بگوتی هەر شتێک هەیە لەگەر وەصفی قسە بکەن لەگەر ماجید مستەفا ئەویش یارمەتی تا ئەوجا ماجید شوێعی ئەوەی دایانگۆ ئەبزە مدعی عام بوو چ بوو نازانم ماجید مستەفا وەختی خۆی لە حیزبی هیواشە دەوری هەبوو ئەو ماجید محەممەد ئەمین ماجید محەممەد ئەمین نەک ماجید مستەفا ماجید محەممەد ئەمین عەقید ڕووکم بوو ڕەفیقی عەبدولکەریم قاسم بۆ خەڵقی سوێرە و کووت بوون سوێرە لە ئایدی کووتە ئەویش خەڵکی کووت بووە ماجید محەممەد ئەمین نەک ماجید مستەفا کورد بوو بەڵێ جا مامۆستا مادام باسی ئەو یەکێتی قوتابیان و ئەوانەت کرد شوێنەکان یەکێتی قوتابیانی خۆیان هەبوو پارتی خۆی هەبوو حیزبی بەعزی خۆی هەبوو ئێوە لە ناو خۆتانەوە زانم وەکو چۆن بڵێ فیدراالیەکتان هەبوو کۆنفیدراالیەکتان هەبوو ئەمە چۆن دروست بوو ئێمە بوو کاکە کاوە ئێمە حرەکەی طلابی لە کوردستانە گەلک بەخوت کە عەبدولکەریم قاسم ئیجازەی دا و قەراردا مؤتەمەرەکە ببەسترێ وابزە مؤتەمەرەکە لە مانجی هەشتەیان نوێیە تاریخەکەم لە ئاوە لە 59 بەڵام مانجی هەشتیان نوێیە قەرار درا کە ئێمە مؤتەمەر ببەستین خۆمان کۆکەین و بۆ ئینتیخابات هەتا نوێنەرانی مؤتەمەر هەڵبژێرین ئێمە لەگەر حیزبی شیوعی قسەمان کرد پێشەچی گوتوان پێکەوە ئێمە یەک قائمە دەکەین بۆی ئێمە سەرکەوین لە ئینتیخاباتە بۆی بتوانین مەبادی خۆمان فەرز کرد لژنەیەک دروست کرا بۆ ئینتیخابات ئێمە من و ئەسعەد خێلانی بووین نوێنەری ئیتیحادی تەڵەبەی کوردستان ئەوانیش ماجید عەبدوڕەزا ئەندامی دوایە بوو بە ئەندامی لژنەی مرکزی حیزبی شیوعی لەگەر کوڕێکی گەنج ناوی مشتاق تاالب بوو
پێکەوە هاتینە کوردستان بۆ ئینتخابات سلێمانێ ئێمە برمانەوە اتحاد طلبەی کوردستان کەرکووک ئێمە بردمانەوە هەولێر ئێمە بردمانەوە چووینە مووسڵ بەعسیەکان بردیانەوە قەومیەکان بردیانەوە قەومیش زڵمان بوون ئەو وەخت لە عیزی حزبی شیوعی و عەبدولکەریم قاسم و عەسکەر سەرپەرشتی عێراقی دەکرد قەومیەکان بردیانەوە حزبی شیوعی نەیبرد حزبی شیوعی لە مووسڵ لە بیرمان طبعا مؤتمر بەسترا لە مؤتمەرە عەبدولکەریم قاسم حاضر بوو هەموو وەزیرەکان و لە دەرەوە سەفیرەکان و ئەسمە شەریفات و ئەوان وەکو چی هاتبوون ئەسمە شەریفانی و ئەوان نوێنەری جەمعیەتی تەڵەبەی کورد لە ئەوروپا بوون داوەت کرابوون کە من چوومە مەتار بۆ ئیستیقبالیان ئەوان نەهاتن ئەمن بە ماجیدم وتم بە ئینگلیزی پێ برێ کوا ئەسمەت شەریف پلیکان هات پلیکان ڕئیسی اتحاد طلبەی عالەمی بوو دەی پرسی وتی ئەمە ئوستاد نوێنەری اتحاد طلبەی کوردستانە پێکەنی گوتی ئۆکەی دەستی لەسەر شانم دانا بە ماجیدی وتی پێی برێ ئەسمەت وان لە تەیارەی دواون ئەوانیش دێن ئەوان بە ناوی طلبەی جەمعیەتی طلبەی کورد لە ئەوروپاوە هاتن کە مؤتەمەر بەسترا ئەم مؤتەمەرە قوتابیانی عالەم بوو عێراقی بوو بەڵام هەمووی عالەمیش هاتبوو ئێمە لەو مؤتەمەرە لەگەر شیوعیەکان کە دۆست بووین پێکەوە چوینە ناو ئینتیخابات قایمەیەکی دیکە بوو اتحادی طلبەی عێراق اتحاد الوطني لطلبة العراق ئەوە هی بەعسییان بوو بەعسی قەومی یەگەشتی ئێمە لەو مؤتەمەرە تووشی دوو خلاف بووین لەگەر شیوعیەکان یەکەمینیان جەمعیەتی طلبەی کورد لە ئەوروپا کاک کەمال فواد تقریری خوێندەوە داوای کرد کە جەمعیەکەیان قبول بکرێ لە ئیتیحادی طلابی عالەمی ئەمە نقطەیەک بوو شیوعیەکان دژی وەستان زۆر بە قووەت ئێمە موافق نینەوە ئەوانە عێلاقیان لەگەر دەوڵەتی تر هەیە و لەگەر فلان عەلا کولین ئەوە لەلایەکی دیکە ئێمە بە تایبەتی من و ئەسعەد وتمان دەبێ قەرارێک هەبێ لە قەراراتی مؤتەمەر تەئیدی نزالی شابی کوردی لە تورکیا و ئێران و سووریا ئەوەشیان ڕەفز کرد حزبی شوێی هەتا من هەڵسام وتم بۆ ئێوە تەئیدی نزالی شعوبی عەرەبی دەکەن و تەئیدی نزالی شعبی جەزائیری ئەکەن هیچ عەیب نییە بۆ ئێوەوە کردیانە هەرا و ئەولا و ئاخیری من چووم لە ماجی زۆر ڕەفیقم بوو چونکە ماجی باوکیشی کوردە ماجی عەبدوللا وتم ئوستاد ماجید ئەگەر لەگەر ئێمە ڕێک نەکەونێ من دەچین لەگەر بەعسیەکان ڕێک دەکەین انتخاباتەکە دەبینەوە ئەولا ئەوەمان کرد ڕێک کەوتین جەمعیەتی طلبەی کوردی ئەوروپا قبولکەن قەرارەکە بکەینە ئەوە تەئیدی حقوقی کورد بکرێ لە سووریا و تورکیا و ئێران نەبرێن قەومیەت نەبرێن ئیستیعمار نەبرێن داگیرکرد ئێمەش قبولمان کرد لەوێندەیە ڕێک کەوتین و انتخابات کرا لوژنەی تەنفیزیان هەڵبژارد لوژنەی تەنفیزی من و فواد جەلال لوژنەی تەنفیزی 32 کەس بوو من و فواد جەلال وەکو نوێنەری طلبەی کوردستان بووینە ئاعزای لجنەی تەنفیزی لە لجنەی تەنفیزی انتخابات کرا من بۆ سکرتاریەتی اتحادی عامی طلبەی عێراق من هەڵبژێردرام بۆ نوێنەری قوتابیانی کوردستان لە سکرتاریەتی عام مەهدی حافظ بوو باسیم بوو ماجید عەبدوڕەزاق بوو فارق ڕزاع بوو تقریبا چەند کەسێکی وەتەنی دیموقراتی ئەوانشی تێدا بوو ئێمە تقریبا 5 ساڵ ئەو شتەمان بەڕێوە برد بەڵام دیسان من بە تەنها تووشی مەشاکیل بووم هەر مؤتەمەرێک و داوەتێک لە دەرەوە دەکرا منیان نەدەنا ئاخری مؤتەمەرێک بەسترا هەر لەبەرەوەی کە کورد وی یا چی خۆیان دەنار ئاخری من کتابێکی ڕسمی من نووسی بۆ مەکتەبی سکرتارێت وتم ئەوەم نەکەن من ئیستیقالە ئەدەم لە خەباتیش لە سەرتانە نووس لە پڕێکا مؤتەمەری شەباب بەسترا مؤتەمەری شەباب بەسترا لە مۆسکۆ وا بزانم بالضبط لەبیرم نەمایە تاریخەکەی مؤتەمەری لاوان بوو نوێنەری قوتابیان منیان
هەڵبژارد بەڵێ کە من بچم بەشدار بووی تۆ بەشدار بم بەڵێ هی لاوانیش خسر و تۆفیقیان هەڵبژار بەڵێ خسرەوش سەر بە شوێیەکان بوو بەڵێ من و خسرە و یعنی دوو کورد دوو کورد وەفدی عێراق دوو کورد بووین بەڵێ چوینە وێندەرێ و لەوێ دەورتان هەبوویەوە لەوێ من خسرە و لەسەر شەبی بە و لەسەر ئەوە هیچ باسی کوردستان ئەوی نەکرد من وتم ئێمە ئیتحاد نوێنەری من ئەندامی سکرتاریەتی ئیتحادی عامی تەڵەبەی عێراقم بە نوێنەرایەتی ئیتحادی تەڵەبی کوردستان کە ئیتحادی تەڵەبەی کوردستان تەمسیلی تەڵەبەی کوردستانەکە و ئێمە داوا ئەکەین ئیتحادی تەڵەبەی کوردستان ببێ بە عضو لە ئیتحادی تەڵەبەی عالەمی لە عینی وەقت من حەزەکەم ئێوە بزانن لە عێراقا مشکلەیەکی قەومی سیاسی گەورە هەیە پێی دەرێن مشکلەی کوردی ئەگەر ئەو مشکلە حەل نەکرێ شەرقی ئەوسەط ئیسراحەت ناکە لە بۆ سبەینێ مەجلەیەک یۆرگی چ بوو نەشری کرد هینامەوەش لە خەباتان نەشرما کرد هاتینەوە تاکو شێست مابوو من هەر علاقە مابوو لە گەریان دوایە من بووم بە زابط و دوایە من بە محامد دوای چوومە کۆی و دوای هاتمەوە من علاقەم نەماوە لەگەر ئیتحادی تەڵەبەوە تقریبا وەزعی پەیوەندی ئیتحادی تەڵەبەی کوردستان و ئیتحادی تەڵەبەی عێراقیش هەر نەما بەڵێ باشە مامۆساگە باسی مؤتەمەری پێنجی پارتی بکەین تۆ بۆ خۆت کەسێکی هەم تەو کاتە دەرچووی محامی بووی ئەندامێکی چالاک بووی بەشداری کردووە مؤتەمەری پێنجی پارتی ئەو پرسیارە بکەم زۆر کەس باسی کردووە تۆ بۆ خۆت بەشدار بووی هەر یەکە و بە شێوەیەک باسیەکە و دیارە ڕەنگە ڕاستیەکان هەمووی لایەشێ نەبێ بەڵام تۆ جەنابەت بۆ خۆی چاودێر بووی لەوێت تۆ ئەندام بووی توی چالاک بووی چی ڕوویدا لە کۆنگری پێنجی پارتی لە بەغا چی ڕوویدا ئێمە کە مؤتەمەر بەسترا مەڵام مستەفا لە هەموو جلسەکان بەشدار نەبوو جلسەیەکەم بەشدار بوو وابزانم لە بۆ بەیانی نەهات بۆ دوو بەیانی هات لە بۆ دوو بەیانی مەڵام مستەفا اقتراحێکی خستە سەر ئەندامانی کۆنگرا وتی من نەسیحەتتان ئەەکەم پێتان ڕادەگەینم ئێوە وەکو حیزب سیاسەتی خۆتان بکەن ئیشی خۆتان بکەن بۆ کورد منیش وەکو نوێنەری ملەتی کورد لەگەر عەبدولکەریم قاسم ئەوەی باش بێ بۆ کورد دەیکە یاخود ئەمن دەمینێمەوە بە ڕئیسی حیزب چم گوت دەبێ وا بکە ئەمن تەجروبەم هەیە ئەمن دەزانم عەبدولکەریم قاسمم دیوە و قسەی کردووە ئەولا قسەی نەرمی کرد ئەم قسەی جەنابی مەلا مستەفا خرایە دەنگ باشە 14 کەس تەیدی کاک برایمیان کرد خەڵقەکە تر هەمووی تەیدی مەلا مستەفایان کرد کاک برایم هینەکەی کاک برایم هەوجار لێرێک کاکە تاکاوە تا ئێستا خەڵق وات سەوڕەکە کاک برایم زڵی مەلا مستەفا بووە کاک برایم زڵی مەلا مستەفا نەبوو ئەی بۆ لەو کۆنگرە کاک برایم کە چوو بە ئیستیقبالی مەلا مستەفا خۆی چوو لەگەر وەفتەکە کە هاتەوە ئەو احترامی کاک برایمی مەلا مستەفای کرد کەس ئەوەی نەگرتێ کاک برایم لەسەر مەسئلەی حیزبایەتی لەسەر مەسئلەی حقوقی ملەتی کوردی علمی حەقیقی لەسەر ئەوە مناقەشەی دەکرد پێشانی حیزبی بەکام ناڕازی نەکەی خۆتانە من حەقم نییە بەسەر و کاک برایم لە مؤتەمەری ماوەتە لە کۆنفرەنسی ماوەتە کاک برایم دەوری ڕئیسی نەبوو باشە باسی ئەوواکەین مامۆستا بەڵام مەقسەدم بەڵێ کە مؤتەمەرەکە بەسترا ئەو خەڵقا وتیان مەلا مستەفا چ دەڕێ دەبێ وا بکەین باشەکە واوە ئاخیری وردە مەسائلەکە ئەوەی کرد کە مەلا مستەفا دەیەوێ وا بکە ناکۆچی و ناڕحەتی لە بینی حزب و لە بینی مەلا مستەفا دروست یعنی هەر لەو کاتەوە لەو کاتەوە باشە بۆچی لەو کاتەوە بەڵام بۆچی تەرحەکەی مەلا مستەفاتان قبوڵ نەکرد کە ئەو بەجیا لەگەڵ ناوی عەبدولکەریم قاسم کاک حلمی هەڵسا کاک حلمی ئێوە وەکو حیزبیشی خۆتان کاک حلمی عەلی شەریف هەڵسا وتی من قسەکانی جەنابی مەلا مستەفام زۆر پێ باشە و من تەئیدی دەکەم کە مەلا مستەفا بۆ خۆی لەگەر عەبدولکەریم قاسم وەکو سەرۆکێکی ملەتی کورد هەمووی بە شیوعی و بە عالەم و هەموو لەگەر مەلا مستەفا عەبدولکەریم قاسم قسە بکا و ڕێککەوێ ئێمەش وەکو حیزبایەتی خۆمان کرد 14 کەس تەئیدی کرد ئاویتر لەگەر مەلا مستەفا بوو دوای وردە ئەو تێکگیریە تەتەوری کرد کاک برایم خوا حەقا
دائما هەوڵی دەدا شتەکە خاوکاتەوە باش بەڵام دیسان دەگەڕێمەوە سەر مەوزۆی شوێیەکان و سەر مەوزۆی بازە مەسەلەی چەپ و ڕاست و دیسان دەوری خۆی دیت و وردە وردە مەڵا مستەفایان باشە مەسەلە بکاکەکاوە مەسەن میسالێکت بۆ بینەوە شوێیەکان هەستان وتیان حزبی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی ئیبراهیم ئەحمەد لەگەر جزایر ڕێککەوتوونە مؤامەرە بکەن سەد عەبدولکەریم خاس کەس چی ئەوەی دەکەن خەریبن کاک برایم ئەعدام بکەن بە هەزار تکاورجای عالم و بە هەزار تکاورجای خەڵق و فواد عارف و فلان و فلان و فلان و تاوکونێ ئیشەکان لە نابرد دوایە کاک برایم مەقالێکی جوابی مەقالێکی جێدەی سەورە داوە لەسەر ئومەی کوردی کاک برایمیاندا بە ئەوە شوێعەکان هانی داوت سایق هانی عەبدولکەریم قاسمی دەدا و کە ئەوانە وا ئەکەن و وا ئەکەن و وا ئەکەن و داوت ساغیەکی بوو لە قادەکانی حیزبی شوێعی وەلەو دوای لە حیزبی شوێعی جیا بوو باشە باشە مامۆسایی تۆ باسیەوەت کرد کە لە کۆنگرەی چوارە مەلامسوا داوای لە مامجلال لەوان کرد بوو کە هەمووتان پشتیوانی کەنەوە لە مامۆسا هەمزە عەبدوڵڵا بەڵام کە خۆی گەڕایەوە هەمیشەوە ئەی کە گەڕایەوە بۆچی هەمزە عەبدوڵڵایان لابردوو کە مەلا مستەفا گەڕاوە هەمزە عەبدوڵڵا لە حیزب مابوو بەڵێ ئیشوکاری حیزبیشی دەکرد بۆچی ئەویان لابرد گوێ لێبی بەڵێ کاک هەمزە خەسرە و تۆفیق حەمە کەریم ئەو کوڕی تر نایم لە بیر پێشەشەکیان ئەوانە وابزانام سیان کەوتبوونە مەکتەبی سیاسی وردە وردە خەڵقیان کۆ دەکردەوە بەرەو حیزبی شیوعی بەرەو زدی اتحادیە تەڵەبەی کوردستان زدی شەبیبەی کوردستان زدی مەعارفی کوردستان مؤتەمەرێکیان بەزوتیان ناوێت لەنا مەعارفی کوردستان مەعارفی قلیاسان تێگەیشتی لەبەر ئەوە وردە وردە مەسەلەکە تەتەووری کرد تۆغ بوو یعنی حیزبی شیوعی دەورێکی باڵای هەبوو من بەداخەوە ئەڵێم دەورێکی باڵای هەبوو کە وەزعی ئێمە و مەلا مستەفا تێک بچی باشە چۆن لابرا کاکەمزە چۆن لابرا کاکەمزە چۆن لابرا ئێمە لوژنەی تەڵەبە ڕۆژانە ئەگەر نەچووباینە لای مەلا مستەفا دوو ڕۆژ جارێک هەفتەی جارێک دەچوین ئەو کاتی کە ئێمە دەچوین حەمەدەمین دەربەند فەقەری سکرتێری بوو لە بیدایەتی کە هاتەوە ئەگید نا ئەوی تر زابتەکەی تر کاک حەمەدەمی زۆر دۆستی ئێمە بوو کوڕەکەشی لەگەری ئێمە بۆ ئێستا دکتۆرە لە سلەیمانی ناوی لەبەرسە ناوی ناز عەناکولین یارمەتی دەداین بە هاسانی وادی بۆ وەردەکەین لە مەلا مستەفا ئێمە دائیمە زدی کاکە مزەوان زدی شوێعەکان قسەمان بۆ مەلا مستەفا دەکرد ئێوە هەنتان لێ حەقیقەتمان بۆ بازێک مەسەلەن لە کولیەی طبی شعاراتی حیزبیان ئیعلان نەدەکرد هەر شعاراتی ئێمە ئاخر خورشید و دکتۆر مەحموود و دکتۆر فوئاد و دکتۆر سەرتیپ و ئەوانە هەموو لەگەر حیزب بوون دکتۆر مەحموود لەگەر وان بوو شعاری عێراقیان بڵاو دەکرد و شعارەکانی اتحادیە تەڵەبەی کوردستان بڵاو نەدەکردەوە هەموو شتەکانمان بۆ مەلا مستەفا ئاخری مەلا مستەفا قەناعەتی هات و ئێمە تێمان دەگەیان طبعا کاک عومەریش قسەی دەکرد کە حیزبی شیوعی وردە وردە سەیطرە لەسەر پارتی دەکا و کەس لەگەر مەلا مستەفا و لەگەر حیزب و کوردایەتی نامێنێ مەلا مستەفا قەراری داگەیشتە ئەوەی جەماعەتێک بنێریتە بۆ سەر مەقەڕی پارتی مەقەڕەکەی داگیر کرد و مەقەڕەکەی تەسلیمی جەماعەتی حیزب کرد ناکۆچیەکان ینی تۆڵی لە دوای کۆنگرەی پێنجەوەی ڕاستەوخۆ ناکۆچی دروست بوو لە بینی مەلا مستەفا و بڵین مەکتەبی سیاسیە زۆرینەی لەگەڵ هێنابوون زۆرینە لەگەڵ مەلا مستەفایە بوو طبعا دوایە گەیشتە ئەوەی تاوەکوێ بە مؤتەمەر کۆنفرەنسی ماوەت بەسترا پێشەوە ناکۆچیەکان هەبوو هەر مابوو بەڵام دائیمە کاک برایم و کاگەمەر و کاگەلی عەسکەری و حتا مام جەلال دائیمە هەوڵیانەدا مەسەلەن پارەی کۆی ژیرە ئەوش بۆ نقطەیەکی دەبێ باسی بکەین دوایە پارەی کۆی ژیرە 30,000 و دازاریان بۆ نرد و 11 فەنجیان بۆ نرد بەڵێ جا تۆ پێشکەوتی باسی شۆڕشی ئەیلوو دەکەی منەمێ باسی ئەوە کەم کە ناکۆچیەکان بۆچی دروست بوون لە بینی عەبدولکەریم قاسم و بڵێن کووردا تۆڵی عەبدولکەریم قاسم زۆر خراپ نەبوو بۆ کوردیش
من بەلای من ئێستا ژەڵێم عەبدولکەریم قاسم خراپ دەبوو کە وەزعی ئێمە و عەبدولکەریم قاسم تێک چوو ئەگەر بە ویجدان باسی بکەین خەتای ئێمە بوو ئێمە دەمانتوانی تەجاهولی ئەو وەزع خراپە بکەین چۆن ئێمە خەڵق قسەی خراپی بۆ دەگێڕاینەوە ئێمە مەسەلەن زابط برادری ئێمە بوون قسەی خراپیان بۆ ئێمە نەقل دەکرد بعضە مەسائل هەبوو کە عەبدولکەریم قاسم دەویست بیکا لە خوارەوە کۆسپیان دەخستە پێشی و هەموو شتەکانی ئێمەش لە ناو ئەو زابطانە تەحمل نەدەکرا بەو وەختە نزیکە ئێمە بەپەلە بووین هەندێک و دەنا عەبدولکەریم قاسم لە بیدایەتە دەست پێش خەرکەر نەبوو لە ناخۆشی دوای سلێغ میران کوژرا و دوای بەعزە مەسائل ڕوویدا باسی سلێغ میرانەکەی بۆچی تۆ دەڵێی شوێیەکان کوشتویانەوە هەموو کەس ئەمن نارم شوێیەکان کوشت بازۆڵی دەسێویان تیا بوو نەموتووە ناڵی نەموتوو لە کتێبەکە تا شتێکی وان نەوتوە لە کتێبەکە ڕەنگە وتویتم کۆنە پەرستەکان نەمگوتوە شوێیەکان ناڵێ شوێیەکان چونکە سلێغ میران عەداوەتی هەبوو لەگەر ئاغاکان عەداوەتی بوو لەبەر جەماعەتی کاوانیەکان و خلافاتی شەبوو لە بینی کۆمەڕێک خەڵقی ناو شەقڵا و میرانەکان میرانەکانیش لە بینی خۆیان خلافاتیانە بۆ متێکڕ بوو ڕەنگە خەڵق ئەبیان کوشت پێ بۆ دوو هەدەف ئەو لەم بۆ تاقیقی هەدەفی خۆیان دووەمینیان بۆ پارتی دەوری هەبوو لە کوشتنی سلێغ میرانە مەگە کاوانیەکان سەر بە پارتی نەبوون ئاخر سەر بە پارتی بوون بەڵام خەڵک کاکە کاوە ئێستاکانە تۆ ئەندامی پارتی سبینێ لەگەر عایلەیەک مشکلێکی ڕێدا تووشی مشکلێکی دەبخۆ پارتی پێی نەوتووی ئەو شتە بکە کەواتە پارتی ئاگاداریەوە من بەلای من پارتی نێکوشت لە شوێنی حادیسەکە کە سلێغ میرانیان کوشت جەریدەی خەباتیان فڕەدا زۆر باشە مامۆستا لێرەیە کۆتایی بە مەڵخەی بەرنامەکەمانی لاڵقەی داهاتوودا باسی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول و جیابوونەوەی بڵێن باڵی مەکتەبی سیاسی و مەلای و جەلالی و کۆمەڵی بابەتی تر کە تۆ بۆ خۆت لە نزیکەوە ئاگاداریانی و شایەتیان لەسەرەی بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پڕۆمە ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم پەیوەندی نێوان ئێران و باڵی مەکتەبی سیاسی کەی دەسی پێکرد و چۆن دەسی لەناو باسیەکان خەڵق هەبوو تا ڕادەیەک لەگەر ئێمە متەفاهم بوو مام هەژار بۆچی لەگەڵێەوە عاجز بوو یاخود ئێوە لە مام هەژار عاجز بوو وا دێتە بەرچاوم وەکو فەلاحەکان عەلیشیش بەخێر دەکەن قەڵەوی دەکەن بۆ سەرمڕی عەبدولکەریم قاسم لەگەر شوێیەکان زیاد لە پێویست چوونە لای دۆلی ئیشتراکی مەلا مستەفا پێی ناخۆش نەبوو کە مام جەلال ئەبەدەن